سلام عليكم ورحمة الله وبركاته. گرنگیدان بەوتەی هەر کەسێک گرنگیدانە بە خودی کەسایەتێکە. ئێمە ڕۆژانە دەبینین کەوا لە ناو سۆشیال میدیا زۆر جار کە کەسێک دەبینی کاریگەری بەوتەکانی ئەو لە لای خۆت بڵاوی دەکەیتەوە، چ نووسەر بێت، چ شاعیر بێت، چ بانخواز بێت، چ کەسایەتێکی زانایەکی گەورە بێت، وتەکانی بڵاو دەکەیتەوە کاریگەری پێی. بەڵام ئێمەی موسڵمان کەوا کەسێک زۆر کاریگەرمانە، کەوا کەسێک ڕابەر و پێشەوا و قودوە و مامۆستامانە، ئەویش محەممەدە صلی الله عليه وسلم، خۆشەویستمان، نوری چاومان. جا حەدیثێکی پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم بۆ ئێمە، ئەویش کە ئەبوو ئومامە بۆمان دەجێرتەوە لە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم، دەڵێت ڕۆژێکیان پیاوێک کاتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیاری لێکرد ئیمان چییە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەڵامی دا و پێی فەرموو ئیمان بریتیە لەوەی ئەگەر کردەوەیەکی چاکەت کرد دڵت پێی خۆش بوو و ئەگەر کردەوەیەکی خراپەت کرد دڵت پێی ناخۆش بوو و لێی پەشیمان بیەوە، ئەوە واتای ئیمانە، کەواتە ئیمانەکەت سەلامەتە. ئەگەر بێت و جیاوازی بکەین لە نێوان ئەم وتەی پێغەمبەری خوا دەبینین کەوا دڵێکی زیندوو لەگەر دڵێکی میردوو. دڵی مردوو ئەو کەسانن کەوا ئەگەر هەڵی کرد لێی پەشیمان نییە، حسابات لەگەر دڵی خۆی ناکات، محاسبەی ناکات. بەڵام ئەو کەسێک کەوا دڵێکی ئیماندارە و محاسبەی نەفسی خۆی محاسبەی دەکات و لێپرسینەوە لە دڵی خۆی دەکات و لێپرسینەوە لە نەفسی خۆی دەکات، بۆی بە دیار دەکەوێت کەوا ئەمان دڵەکەی زیندووە و هەست دەکات کەوا ئیمان، چونکە ئیمان کەم و زیاد دەکات. بۆیە پێویستە ئێمەش ئەگەر هەڵەیەکمان کرد ئەوە محاسبەی نەفسی خۆمان بکەین بۆ ئەوەی دڵەکانمان هەمیشە زیندوو بێت و لێی پەشیمان ببینەوە. سلام عليكم ورحمة الله وبركاته.